زۆر گرنگە هونەرمەند ڕۆشنبیری کەلتوری هەبێ واتە لە کەلتوری نەتەوەکی خۆی شارەزا بێت چونکە کەلتور کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر داهێنانی هوەری وە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەست و نستی هونەرمەند ئەمە لایانی کێتی دومیشان زۆر گرنگە موزیسیان یاخود گۆرانی بێژیان هونەرمەند شارەزای مێژووی موزیک یاخود هوەری نەتەوەکەی خۆی بێ من باوەڕم وایە بۆ گەڕانەوە بۆ بەشێک لە مێژووی موزیکی کوردی ئێمە پشت ببەستین بە دوو ئاینی گرنگ لە کوردستان یەکەمیان ئاینی ئێزیدەکانە ئاینی یارسانە بۆ لەبەرەوەی ئەم دوو ئاینە موزیک ڕۆڵێکی ئێزگار گەوری تیا هەیە ئەگەر سەرنج بین لە سروتە ئاینەکانیان لە ڕێوڕسمە ئاینەکانیانە موزیک بوونی هەیە لەگەڵ ڕوتی گەشە سندنی ئەم ئاینە بە درێژایی سەدان ساڵ موزیکش لەگەڵ یا گەشەی کردووە سەرنج بە ئامێرە موزیکەکان تیا پیرۆزە لە ئاینی یارسانەکانە تەمبور ئەبینی لەسەر جەم ڕێوڕسمە ئاینەکانیانە لە ئاینی ئێزیدیا دەف و شەباب ببینی تەنانەت لە میتۆلۆژیای ئاینەکانە باوەڕیان وایە کە لە سەرەتای ڕۆح بە بەراکردنی مرۆڤ دروستکردنی مرۆڤەوە موزیک ڕۆڵی هەبووە واتە موزیک ڕاگوڕیشێکی ئێزگار قۆڵی هەیە بۆیە بە بڕای من بۆ ئەوەی لە بەشێکی گرنگی مێژوو مۆسیقای کوردی تێبگەین ئێمە بە بگەڕێنەوە بۆ ئەو دوو ئاینە کوردی پیرۆزە لە کوردستان حەزوخولیا ئێزگار گرنگە یعنی زۆر کەسەیە چێتە پەیمانگەیان زانکۆ لەبەرەوەی حەزێکی بۆ شێوەی نییە تەواویشیەکە بەڵام داهێنانەکانی کار و چالاکیەکانی نابینی بەڵام بوونی زانکۆ و پەیمانگا بێگومان زۆر گرنگە ناوەندە ئەکادیمیەکان زۆر گرنگن من پێچەوانی هەندێک کەس بیرەکەمەوە کە ڕەنگە زۆر بەلایەوە گرنگ نەبێت هەرگیز نەبێت لەناو زانکۆ و پەیمانگایە بنەماکانی فێرەبی ناڵین زانکۆ هەموو شتێکە بەڵام تۆ بنەماکانی فێرەبی لێوە توانی دەرگات بۆ کاتەوە توانی تۆ خۆتی تر داهێنانکەی خۆت بەریتە پێشەوە بۆ زانکۆ و پەیمانگەکان ێزگار گرنگە بەڵام حەز و خۆلیە ینی خۆشویستنی هونەر یاخود خۆشویستنی هەر کارێک بەڕای من ئەوە لە لای من دەرەجە یەکەمی هەیە